ئەمڕۆ لە یەکێک لەو یادانەی کە بۆ کۆچی چێک لەو کەڵە نووسەرانەی کورد سازکرا ئەویش کاکەمەم بۆتانی بوو کە ئەم بۆ خۆی خەڵکی باکووری کوردستانە بەڵام لە شاری کۆیە ژیانی دەست پێ کردو و دواتر لە سلێمان و دواتر ڕووی کردوتە کەرکووک و دواتریش ڕۆکاتە بەغداد بەوە دەستێنانی خوێندنی زیاتر ئەم لە کۆی نووسینەکانیا زیاتر جەختی لە بابەتی کوردایەتی و هەروە دواتریش خزمەتکردن بە بواری ئەدەب بەشێکی هەوڵەکانی بۆ خزمەتکردن بە بواری ئەدەبی کوردی ئەم لە ئەسڵا کاکەمەم فەخری بۆتانی کە ناسرا بە کاکەمەم بۆتانی ساڵی 2020 واتە پارساڵ کۆچی دوایی کردووە ئەوەی چەکە لە نووسرە دیارەکانی کوردستان و سەرۆکی شتی نووسەرانی کورد بووە هەروکو ئاماژەم پێکرد لە کۆی لەدایک بۆ بەڵام باوکی خەڵکی جززیری ناوچەی بۆتانی باکووری کوردستانە خوێندنی سەرەتایی و دەستپێکی لە کۆی و لە سلێمانی خوێندەوە دواتر ناوەندیشی لە کەرکووک تەواو کردو و بە خوێندنی زانکۆ دەچێتە بەغداد و دوبلۆمی لە پەیمانگای باڵای دارستان وەرگرتووە لە ساڵ 1950 یەکەم چیرۆکی خۆی لە گۆڤاری هەتاوی گێوی مکریانی بڵاو کردوتەوە ساڵی 1970 لەگەڵ چەند نووسەرێکی دیکە یەکێتی نووسەرانی کوردیان دامەزراندووە هەر لە هەمان ساڵدا گروپی ڕوانگەیان دامەزران لەگەڵ حسێن عارف و شێرکۆبێکەس و جەمال شارباژێڕی و جەلالی میرزاکەریم لە دوای نووسکۆی شۆڕش ساڵی 1975 بڕیاریدا بەرهەمەکانی لە بڵاوکراوەکانی ڕژێمی بەعەزدا بڵاو نەکاتەوە لە ساڵی 1993 تا 2000 ڕاوێژکاری ڕووناکبیری بووە لە وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ساڵی دێ و نووسەرە گەورەیەدا یەکێتی نووسەرانی کۆمەڕاستیمی یەکەمین ساڵێدی کۆچی دوای نووسەر کاکەمەم بۆتانی ڕێگەخات و لە مەڕاستیمەکەدا وێ ڕایخستنە ڕووی بەشێک لا ژیان و بەرامەکانی و نووسەرە کتێبێکی نوێی کاکەمەم بۆتانی بە ناوی هەڤاڵ مێرولە نەبەزێکی گۆڕبزر دەناسێنرێت کە لەلایەن بنەماڵەکەیەوە بە چاپ گەێنرا و مەرگ مەودای نەداوە نووسەر کتێبەکەی بە چاپ کراوی ببینێت.